سڵاو بینەرانی عزیز، من شیراز جەلال لە سلێمانی لەگەڵتانم لە بەرنامەی مێخەکی هونەری. میوانداری ئەم جارەمان میوانی دکتۆر ڕەوا جەمال عەبدولی. فەرموو بینەرمان بن. ئەزانی بۆ خۆشم مەوێ، ئەزانی بۆ چاوەڕێتە، ئەزانی بۆ خۆشم مەوێ، ئەزانی بۆ چاوەڕێتە. جارێکی تر سڵاو دکتۆر ڕەوا، چۆنی؟ تەندروستی چۆنە؟ سەرچاو بەخێر بێن، خۆشحاڵم بۆ میوانداریە هیوادارم بەرنامەیەکی بەچێژ بێت بۆ جەنابتان و بینەرانیش. زۆر سپاس بۆ تۆش کە میواندارێکت قوبڵ کردین. سەرچاو. دکتۆر ئەتوانێت پێناسەیەکی خۆیمان بۆ بکە؟ پێناسی خۆم، من ڕەوا جەمالم لە دایکبووی ساڵی 1982 لە سلێمانی، هەر لەم ماڵە با بڵێن لە گەڕەکی عەلی ناجی قۆناغەکانی خوێندم، هەر لە سلێمانی تەواو کردووە و لە 2006 کۆلێجی پزیشکی دانم لە زانکۆی سلێمانی تەواو کردووە. دواتریش 2012 بڕوانامی ماستەرم بەدەستێنا لە بواری تیشکی ددان و شەویلگە و ڕوو. ئەتر وەکو ژیانی خۆم، وەکو ئەوەی کە لە خێزانێکی با بڵێن کوردپەروەر و ڕۆشنبیر و ئەلحەمدولیلا دایک و باوکێکی میهرەبان هاتوومەتە دنیاوە و خاوەنی دوو برا و خوشکێکم بە ناوی ڕێباز، دکتۆر ڕێباز برا گەورەکەم و ڕاستخان خوشکی گەورەمە و کاکە سزاش برا بچووکەکەم. تەمەند درێژ بن و خوا لە یەکتانەکە ئینشەڵڵا خوا بۆ یەکتان بهێڵێ. دکتۆر ساڵی چەند دەست بە گۆرانی وتن کرد؟ وەکو دەستکردن بە گۆرانی وتن توان بڵێم یەکەم جار کە گۆرانی وت لە 2006 کە با بڵێن ئاهەنگی دەرچۆنیان با بڵێن حەفلەی تەخەروجمان کرد. ئێتر هەر خوێندکارە و چالاکیەکی پێشکەشە کرد، هەبوو پارچەی هۆنراوەیە خوێنەوە، هەبوو نوکتەیەکیان بەسەر هاتێکی خۆش. من حەزم کرد گۆرانیەکی هونەرمەندی ئەزیز نەجمەدینی غوڵامی بڵێمەوە، مامۆستا نەجمە بە ناوی قژی نەرمە. ئەوە یەکەم جار بوو گۆرانی بڵێم. ئێتر با بڵێن هاوڕەکانم مامۆستا و میوانەکانی و ئاهەنگە زۆر بەدڵیان بوو. دواتر هەنێک لە گۆرانی هونەرمەندەکانی پێش خۆم حەزم کرد بیان لێمەوە، نەک بە مەبەستیەوەی کە ببم بە گۆرانی بێژ، بەڵام ئەو کاتە تازە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک هەبوو. من زۆر بە ئێستاشەوە زۆر تااقەتی با بڵێن پۆست دانان و ڕۆژانە پۆستکردن و هێنەدانان و ئەوانەم نەبوو. وەکو چالاکێک حەزمە کرد و گۆرانیانە بڵاو بکەمەوە. ئەتر ئەوە بوو با بڵێن دەنگانەوەیکی باشی هەبوو، خەڵکێکی زۆر بەدڵی بوو، هەنێکی ژەیانوت گۆرانیەکان خۆیان خۆشن، ئەگەر دەنگت باشە بۆ گۆرانی خۆت نهاڵی. ئیتر بۆ شێوەیە لە سەروبەری دەوروبەری 2010 و 2011 مامۆستا بورهانی موفتیزادەم ناسی، ئاوازدانەری گەورەی کورد. ئەوە بوو خۆشبەختانە چەند ئاوازێکی یامی و بیرمان لەوە کردەوە کە لە ساڵی 2013 یەکەم ئەلبومم بڵاو کردەوە بە ناوی گەڕانەوە. دواتریش دوای 6 ساڵ ئەلبومێکی ترم بڵاو کردەوە بە ناوی بۆ کۆبڕۆم 2019 و دوای ئەوەش چەند بەرهەمێکی تر بە شێوەی سنگڵ تراک بڵاوم کردوتەوە و بەو جۆرە. سەرکەوتوبی دەنگت هەر بمێنە. بەڵام دکتۆر ڕەوا بە هادئی ناسراوە. دکتۆر ڕەوا هەر خۆی وایە یان بابزانین؟ وەڵای تر سروشتی ئینسان هەر یەکە و جۆرێکە، وەکو ئەڵێن لە مناڵیە بزێو بووم یان ئاجۆل بووم، بەڵام تر ئەوەنەی بیرم بێت لە سەردەمی ناوەندی و ئامادەی و ئەوانەوە هەر بەم شێوەیەم و ئاساییشم، ینی زۆر هادی نیم، بەڵام ئینسان ناشبێ هەچی بکە دانیشیت و بە پێی چواردەورەکەی خۆت و بە پێی کەشی برادەرایەتی و ئەوانە مامەڵایان لەگەڵاکە. باشە، بۆ دکتۆر هەتا ئێستا گۆرانێکی سەریعی نییە؟ گۆرانی سەریع تەنها تۆم ئەگەر بڵێ گۆرانی هەڵپارکیە، ئەوە خۆم بەڕاستی نە دەنگم لەو بابەتی سەبکی گۆرانیە بینمەوە، نە حەزێکی زۆری شم لێتی لەگەڵ ڕێز و ستایشی تەواویشم بۆ هەموو هونەرمەندانی کە گۆرانی هەڵپارکیاڵێن، بەڵامی تر لێهاتنی دەنگە سەلیقەیە،
فەرقەکە دەگی ناوەکو گۆرانی ڕیتمی چەند گۆرانێکی ڕیتمیم هەیە کە شادی بەخشە بەڵام وەکو ئەوەی کە بۆ هەڵپارکێ حەزم لی نییە خۆمی تیا نابینەوە بەڕاستی. دکتۆر قەراری نەیەوە هەتا ئێستا گۆرانێکی شادی بڵێت کە زۆران چۆن ئەڵێ بە شەوق و زەوق و ئەوە بێت ئەزایی چۆنە نابێت بەڕای من نابێت هونەرمەند یان گۆرانی بێش هەموو جۆرێکی دەست بەرێ بۆ هەموو جۆرە ستایلێک بۆ هەموو سەبکێکی گۆرانی وتن گومانی تیانە ئەو کەسە یان ئەو هونەرمەندە خۆی باش دەنگی خۆیان ناسێت خۆی ئەزانێت لەگەڵ چ ستایلێکا زیاتر دەنگیەکە گرێتەوە پێم باشە بەو شێوەیە بم کە تا ئێستا هێنەوە سەرکەوتوبی بەڵام ئەمێ پرسیارەوە بکەم دکتۆر من زۆر ماجبی گۆرانەکانتم چونکە هەمووی خاو لەسەر خۆیە بەڵام بۆچی داوام لەکەی گۆرانی خێرا بڵم کە چونکە هەتا ئێستا نەبینیوە ینی چۆنەڵی گۆرانی شادیم لێت نەبینیوە هەموو کاتی من دکتۆرم بینیوە کە دکتۆرم ناسیوە هەر بە هادئی دەرکەوتووە بەڵام ئەمێ بزانم دکتۆر کاتێک کە قەراری ئەوەی نەیاوە کە بۆ نمونە گۆرانی شادی بڵێ یان دکتۆر کۆنسێرتی بۆ کەمە لە چاو کۆمەڵی هونەرمەند بۆ کەمە لەبەر ئەوەی ئامادەکاری پێویست لە وڵاتی ئێمە ئاستەنگی زۆریەتە بەردەم و هۆڵی گونجاو لەوانەیە هەبێت بەڵام دەنگ بە شێوەیەکی زۆر خراپ با بڵین ئەگاتە گوێی ئامادە بووان هەتا ئێستاش چارەسەری و بابەتە نەکراوە چەند هۆڵێک هەیە کە بۆ کۆنسێر شیاوە ئەتوان بڵم هیچیان بەپێی پێویست کار لەسەر دابشکردنی دەنگ نەکراوە یا ئەندازیاری دەنگ بە شێوەیەکی باش ئیشی بۆ نەکراوە لەبەرەوەی ئەیتر بە حکمیەوە بێت کە و بارودۆخی کە وڵاتەکەمانی پیاتی پەڕێت یان نەیانتوانێت بەپێی پێویست ئاوەڕ بنەوە لەلایەنە هونەریەکە با بڵین ئامادەکاری پێویستی ئەوێت ئەجا دوایەوە گروپی موزیکی ئەوێت ئەجا دوای ئەوە سپۆنسەری ئەوێت بەڕاستی ئەم لە وڵاتی ئەمە ئەو شتانە تۆزێک ناڵێم نییە بەڵام زەحمەتە بۆ من ناتوانم هەر بەڕێ ئەوە بم سپۆنسەر پیاکەم بۆ کۆنسێرت و سپۆنسەر پیاکەم بۆ ئەلبوم و کاری ترم هەیە و مەشغەڵەتی ترم هەیە تە بەپی توانە هەرچەندێکم توانی بێت یان ساڵی جارێک یان 2 ساڵ جارێک کۆنسێرتێکم کردو و هەروەنم لە دەسەڵاتەوە سەرکەوتوو بیت بەڵام ئەتوانین بزانین هۆکاری کەم دەرکەوتنی دکتۆر ئەگەڕێتەوە بۆچی؟ کەم دەرکەوتنەکە چییە؟ وەڵی بەعکسەوە من هەرچی کەناڵێک هەرچی با بڵین ئەتر تیڤ بێت رادیۆ بێت چوزانم با بڵین ڕۆژنامە و گۆڤارەکانیش بێت بە پێچوانەوە مناڵێم هەرچی داوای چاوپێکەوتنێکیان دیمانێکی کردبێت نەموتوەنە بەڵام وەکو دەرکەوتنی هونەری بەڵێ ئەوەی شەرەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە تۆ گۆرانیەکە بێ کلیپی بۆ بکەی کلیپیش دووبارە پێویستی بەوەیە کە تۆ سیناریستێکی باشە هەبێت کلیپەکە خزمەتی گۆرانیەکە بکات مەرجەوە نییە تۆ هەر گۆرانیەکەت هەبوو کلیپی بۆ بکەیت و بڵاوی بکەیتەوە بێ ئەو کلیپەیان تەواوکاری کارە هونەریەکە بێت یان لە پێناو باشترکردنی باشترگەاندنی پەیامی ناو گۆرانیەکە بێت و دووبارەش سپۆنسەر ئەویش هەر کلیپیش بە هەمان شێوە تۆ ناکرێت هەر لە لۆکەڵا یانی هەر لە سروشتی کوردستان و زۆربەی گۆرانیەکانم لە ناوخۆی کوردستانە کلیپ کردووە ئیتر دەرفەتەکە هەر بەو شێوەیە بۆ گینا ئێستاش چەند بەرهەمێکی ترم ئامادەیە تقریبان 4 بەرهەمی ترم ئامادەیە بەڵام تیاماوم نازانم چۆن بڵایکەم وایە بە کلیپ بیکەم یان هەر بە شێوەی دەنگ لە با بڵێن پۆرتاڵەکانی سۆشیال میدیا ئەوانەیە بڵاوی بکەمەوە بەڵێ چەند تراکە؟ 4 تراکم هەیە کاری میکسین و ماسترینوانشی تاو کراوە ئینشاڵڵا لە دەرفەتی دوای با بڵێن جەژن و ئەوانەیەمێت یەکیان کلیپ بکەم بڵاوی بکەمەوە و دواتریش ئیش لەسەر بەرهەمەکانی ترەکەم ئیشاءڵڵا بەیوای سەرکەوتن دکتۆر لە گۆرانیەکانی خۆی حەزی لە کام گۆرانیە؟ کام پرسیارم لێکرا وەڵاهی هەموو جارێکیش ئەوێ بڵێم جوا بە تەقلیدیەکەت نایەمەوە بڵێم هەموو گۆرانیەکانم خۆشەوێ و بێگومان من گۆرانیەک بەدڵم نەبوو بێت و قەناعەتی تەواوم پێی نەبوو بێت بڵاوم نەکردوێتەوە گۆرانیشم هەبووە کە میکس و ماستەریش کراوە و با بڵێن کاری دابشکردنی موزیک و هەموو شتێک تەواو بووە بەڵام هەستم کردو لە کۆتاییە هەر لەو ئاستی تمۆحەی منانە بوویان لە ئاستی بەرهەمەکانی ترانە بووە بڵاوم نەکردوێتەوە ئەگە پێت بڵێم یەک گۆرانی هەڵبژێرم لە ناو هەموو گۆرانیەکانە تۆزێک
ئاسان نییە چکەم چەند گۆرانیەکم زۆر بەدڵە و بەڕای خۆم پاکێجێکی تەواوە چ لە ڕووی ئاواز و هۆنراوە و دابشکردنی موزیکەوە بێت بەڵام ئەگەر وەکو یەک گۆرانی دیاری بکەم حەزەکەم گەر لە دەستم بێ دیاری بکەم چکە بەڕای من ئەو گۆرانیە وەکوتم پاکێجێکی تەواوە هەم لە ڕووی ئاوازەوە هەم لە ڕووی تێکستەوە هەم لە ڕووی دابشکردنی موزیکەوە هەم لە ڕووی چۆنیەتی داڕشنی و شەکانی هۆنراوەکەەوە بۆ خۆم شتێکی تازە بوو ئەو کات. بەڵێ دکتۆر چۆن بڵین بۆچی کە دەرکەوت یەکسەر بە گۆرانی کۆنەکان دەرکەوت گۆرانی قەیمەکان دەرکەوت بەوە ناسرا دکتۆر؟ وەڵڵاهی وەکو عەرزم کردی یعنی سەرەتا کە ئەو گۆرانیانم تۆمار کرد تەنها وەکو چالاکیەکی خۆم بۆ با بڵین وۆڵەکەی خۆم لە فەیسبووکە حەزمە کرد بڵاوی بکەمەوە و هیچ نیازی ئەوم نەبوو ئەگەینام توانیم بچم لە ستۆدیۆ کات تۆماری بکەم چکە ئەو کات ئەوەنەی بیرم بێت کاک میران سەردار زۆربەی ئەو گۆرانیانە با بڵین میوزیکەکەی ژەنیوە و هەر لە ئۆفیسی گروپی موزیکەکەی ئەوانە کردومانە نە ستۆدیۆ هەبووە نە میکسەر هەبووە یان هیچ ئامادەکاریەکمان نەکرده بوو و بمزانیا بەو شێوەیە بڵاو بێتەوە خەڵک گوێی لێگرن توانی بە شێوەیەکی جوانتر تۆماری بکەم وەلحاڵ بەو شێوەیە بوو کەوتم بە پلان نەبوو ئێتر دواتر کە با بڵین وەکوتم گوێگرەکان یان ئەو هاوڕێیانم کە لە فەیسبووکە لەلام بوون بەشێکیان ئەیان و زۆر خۆشە و دەست خۆش یان دەنگ خۆش بەشێکیانیان وت بۆ گۆرانی تایبەت بە خۆناڵی بەو شێوەیە داخلی بوارەکە بوو. دکتۆر پەشیمان نیە لە دەرکەوتن و گۆرانی وتن؟ نەوەڵا شانازیشی پێواکەم و خۆم هەر حەزێکی لە مێژینەی خۆم بوو بەداخەوە لە وڵاتی ئێمە ئەو لایەنانەی کە زیاتر ڕۆحینیان پەیوەندیان بە بەهرەیەکی خودیەوە هەیە ئەتر چه وەرزش بێ چه هونەر بێ بە هەموو کایەکانیەوە پشتگوێ خراوە و با بڵین جێگەی بایەخ نییە ئەگەر تۆ خۆت حەزت یان خولیایەکی زۆرت نەبێت بۆ ئەو بوارە بڕوا بکە هیچ پاڵنەرێک هیچ با بڵین پشتگیریەکی وا بەدی ناکەیت ئەبێ خۆت حەزت لێ بێ ئەبێ خۆت سووربی لەسەر بەدیهێنانی و حەز و خولیانی کە هەتە نەخێر پەشیمانی و شانازیش سەرکەوتوبی لە 6 ساڵ بێ ئێمە شانازیت پێواکەین. چاوی من دکتۆر پێم باشە ئەنجا بچین بۆ ئایادەکەت بۆ شوێن کارەکەت. زۆر سپاس. دکتۆر گانیسانە لە ئۆڕینگەکەتین لەگەڵ ئەوەشە جگەل لەوەی کە دکتۆریت و هونەرمەندی گۆرانی ئەڵێیت بیستم کە مامۆستاشی ئەم سێ ئیشە پێکەوە ئەگونجێ بۆت هیلاکت ناکە بێزار نابی لێ؟ وەڵای تر تا ئێستا باش گونجانمە و توانیمە باڵانسێک وەربگرم بەیانیان لە زانکۆی سلێمانی مامۆستا لە کۆلیجی پزیشکیدان و دوای نیوە ڕۆژ لێرم لە نۆرەنگی خۆمم تر دواتر ئەگەر کارێکی هونەری هەبێ یان شتێک یان پێنجشەمە و جومعایی کەم یان شەوان دوای دەوامیکەم چونکە پێنجشەمە و جومعە نۆرینگە نییە ئەگەر کلیپ هەبێ یان تۆمارکردنی دەنگ بۆ چونە ستۆدیۆ بێت یان بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بیان شتێکی وا بێ بیخینەوە کاتە یعنی هیچ ڕێگرێک نیە نە لە ئیشە هونەری ڕێگری نییە بەڵام ئیتر خۆم ڕاهاتم حەزم لەوەیە حەزم نەبێ ئیشی نییە حەزەکەم دوو سێش هەبێت خۆم پێمەشغوڵ هیلاکت ناکە چونکە حەزێکت وەڵا حەزم لێیەتی لەبەرەوە هیلاک نابم. لە ڕۆژەکە چەند نەخۆش ئەبینیت؟ بەپێی ئەوەی کە پێشتر با بڵین مۆعیدیان بۆ وەرەگیرە پەیوەندیەکەن بە ژماری کلینیکەوەوانە من ڕۆژانە 4 بۆ 5 بۆ 6 لەوە زیاتر نابێت چکە هەر 3 سەعاتێکیش لێرە دەوامەکەم ساعت 2:30 تا دەوری نزیکی 6 یعنی کاتی درەنگترت نییە؟ نەوەڵڵا ئیزعاج نابی ئەگەر کاتەکە درەنگتر بێت؟ لە سەرەتاوە وا بووم ینی بە پێویستم زانیوە کە ئۆکەی ڕاستەکە ئێمە با بڵین سەرچاوی بژێوی و ئەوانە بەڵام مرۆڤیش پێویستی بە ئیسراحەت هەیە ژیانیش هەمووی هەر ئیشکردن و هەر پارە پێیاکردن و ئەوە نییە. یعنی ئیزعاج نابی بۆ نەخۆشێکێت کاتی زیاترێ بۆ نەتەحەوت ئەمێنیتەوە نەخۆش جاریوە هەبووە 8 شەو 9 شەو ڕۆشتومەتەوە بەڵام ئەو شتانە هەموو ڕۆژێک نییە هەموو ڕۆژێک یعنی ئەوەشی تێکەوێت بەڵام ڕۆژی واشەیە 2 ساعت 3 ساعت بەپی مۆعیدەکانی ئەو ڕۆژێکە دانراوە لە 6 ساعت بێ ئەتوانین بزانین لە وت لە زانکۆ ئەخوێنیتەوە مامۆستاشی وانە
مامۆستای چیت؟ بەڵێ مامۆستام لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی پزیشکیدان وانەی تیشکەڵێمەوە تیشکیدان و شەویلگە و ڕوو لە قۆناغی چوارەم خوێندکارەکانی خوێنن ترەوە نزیکەی 7 ساڵەکە بێ لەوێ بەیانیان لەوێ مامۆستام و ئێتر هەمووانی پراکتیکیان پێڵێمەوە هەمووانەی تیۆریەکەش نەزەری باشە کە ڕووی بۆ دەوام چەند ساعت دەوامەتێک کە یتوانێت هیلاک نابیت بۆ نە ئایادەکەش بکەیت هەموو ڕۆژێک نییە هەفتەی 3 بۆ 4 ڕۆژ داوامان هەیە لە سعات 8:30 لەوێن خۆی 9 وانە دەستپێەکە بەڵام ئەو ڕۆژانی کەوانی تیۆریان هەیە ساعت 8 بۆ 9 با بڵێ محازەڕیان هەیە ئەگە پێش 8 لەوێ بن تا نزیکی 12:30 چارێک بۆ یەک ئەمە ماڵوانانێکە خۆم و دوایش 2:30 دەبێ لە ئێتە لە 6 ساعت ئەمانە بزانین دکتۆر لەگەڵ وەرزشکردنا چۆنە؟ لەگەڵ وەرزشکردنا بینم باشە بەڵام ئیتر سەرقاڵی ژیان و با بڵێن تەمەنیش وەکو جاران نایڵە مەسڵ من ڕۆژان هەفتەی 4 بۆ 5 ڕۆژ فوتبۆڵ مەکرد دوگۆڵی مەکرد لەگەڵ هاوڕێکانها بەڵام نەمنیش و نە ئەوانجستاش بە ئەو دەرفەتە نییە بەو شێوەیە ئەنجا زیاتر ئەتوان بڵێمەوە ماوەی نزیکەی 8-9 مانگە بێت خەریکی جیم و تاڵ تەنها بۆی لەش ڕێک ڕابگرم و لە هیچ باشتر یعنی بۆ یاری ئاسنووشت یاری ئاسن بۆ ماسکردوانە نا بەس ئەوەنە لەشێکی ڕێکە هەبێت و وەرگێ نەبێت و چوزانم بۆ لیاقە باشترە دکتۆر لە کۆتای بەرنامەکە ئەمە بزانم چی تێ بۆ کەرکووک و کەرکووکیەکان کەرکووک ئومێدەوارم گەشەی ئابووری و گەشەی بیناسازی و گەشەی کۆمەڵایەتی و گەشەی تەندروستی و گەشەی خوێندن و هەموو بوارەکان زیاتر و زیاتر خزمەت بکرێت چونکە شارێکە لێوان لێو لە قوربانی و بەرخودان لە هەموو کات و سات و شۆڕشەکانی گەلی کووردا ئومێدی سەرکەوتن بۆ جەنابتان ئەخوازم زۆر زۆر سپاسانەکەم بۆم دەرفەتە و هیوادارم قەت ناخۆشینێتە ڕێی کەس زۆر سپاس بۆ میواندارێکت کە قوبڵە کردین سپاس بۆ کاتێک کە پێت بەخشین بینەرانی عزیز لە کۆتایی بەرنامەکەدا ئەم ملوانکەیە کە هی کەناڵی ئاسمانی کەرکووکە پێشکەشی دکتۆر ڕەوایەکەین دەستان خۆش بێت پیرۆزە بێت دکتۆر زۆر سپاس دەستان خۆش سپاس دووبارە دەستان خۆش بێت بەم شێواتینە کۆتایی بەرنامەکان تا بەرنامەیەکی تر و هونەرمەندێکی تر بەخواتان ئەسپێرم